بەو عارەبانەی خۆم کابرای مەسیحی هاتیە گوتی پارەم پێ نییە، گوتم بەسەر چاوم، گوتم بانەرێ ڕۆژێک لە ڕۆژان چوومە ناو شاری مسلمانان کەسێک هاوکاری نەکردم، کەسێک بە مەوقیف نەبوو، لە شەشانم دانا هەتا قاتی سارێشم برد. مەقسەدم لێرە داوەیە یعنی نمونەکی جوانی مسلمانت پێ نیشان یعنی بزانی کە خەرچی هەولێرێ بە عارەبانە کەشیەوە کە فەقیریشە موقیفیشیە. ئەی چەندە کاتێک یارمەتی کەسێک دەی خۆت دڵخۆشی؟ والله زۆر دڵخۆش دەبی کاک ئیبراهیم، ئەنەما یعنی وەشی برێ یەک فڕێ بەهەشتە لێ دێ ماخرا نەبووی. کاک ئیبراهیم ئەمە وەکو مسلمان دەبی زۆر هاوکاری یەکتری بین، لەبەرەوەی پێغەمبەر ساسم دەفەرمێ چت لۆ خۆت پێ خۆشە ئەویش لۆ برای مسلمان. هیچ تاکەچی مسلمان هەتا بە ئێزیدی و مەسیحیشەوە پێی خۆش نییە ماری لێ تێکچی و مەسەر ماری لێ وێران بی، بەڵام کە ماری لێ تێک دەچێت ئەمە وەکو مسلمان موقیفمان هەبی. پێغەمبەر ساسم دووبارە دەفەرمێ یعنی خۆت لاگریزاندن پارێزە ئەگەر بەلەتە خوورمایش بی، یعنی ئەگەر بەخسەشی خۆش بی بە دینارێک بی، بەڵام هاوکاریەکەم گاتە جێی مستحق. ئەوانەی بەشداریان نەکردێ بە دوعا خێر، ئەوانەی بەشداریان نەکردێ مەسەلەن هاوخەمیان بن، ئەگەر بە کۆمنتەش بی مەسەلەن پژگیری جەنابەت دەکەم کابرایەکی دەرێم دەست خۆش بی ڕەحمە لە داک و بابەت بیگینێ دەستی حەق ئەوەیە تێگەشتی بەس نەک برێم وەڵاهی کورە کاکە دەلێ گەڕێ ناگاتێ کورە من پارەی نانێرم ناگاتیان ئەو دۆشەکەی نانێرم ناگا ئەوە نا، یعنی خەرچی نەشێنینە هاوکاری یەک بین بە هەموو ڕۆچیەوە.